ئێرە خانوویەکی کۆنی شاری سلێمانیە کابرایەکی قەزاز دروزی کردووە کاتی خۆی لە ساڵی 1950 بە ناوی عەلی مامە شێخە و لە دوای ئەو چەندین کەسایەتی جیاواز و خێزانی تایبەت لەم خانوویە ژیانیان بەسەر بردووە لە دوای ڕوخاندن و تازەکردنەوەی لەلایەن دایرەی ئاساری شاری سلێمانیەوە ئێمە ئاسانی بە نوێژەمکردنەوە و ڕێخستنەوەی ئەم خانووە بە شێوەی ڕێستۆرانت و کافتریا سپاس بەخوا ئێستا گەنجەکان زۆر سەردانیەکەن بۆتە جێگەی باز لە شارەکەمان جیازە لە کافتریاکانی کە ئێستا مۆدێرنن هەیە لە شارەکانە و حەزیشیان بە ناسینەوەی کەلتوری شارەکەی خۆیانە بەڕاستی ڕۆژانە ئێمە لە کاتژمێر حوتی بانیەوە هەتا حوتی وارە شوێنەکەمان کراوەتەوە خواردنەوەکان پێشکەشەکەن وە جگەلەوە جێگەی ئاهەنگگێڕانی خەنەبەندانە کە مێژوویەکی کۆنی هەیە لە نەتەوەکەمانە سپاس بەخوا گەنجەکان زۆر سەردانیەکەن لە بەرەوەی جیاواز لە کافتریاکانی کە ئێرە شوێنێکە تایبەت بە کەلتوری شارەکەی خۆمانە و خەڵکیش حەزی پێ کەلتوری شارەکەی خۆی بناسێتەوە. سەرەتای دەستپێکردنی ئەم ئیشەمان ئەو بکە من لە ماڵەوە هەمیشە کە چێشت و خواردنم ئەکرد یاخود میوان و ئەوانە ئەهاتن دایم پێیانەوتم ئەو بۆ خواردنی دەرەوە ناکە بۆ مەطعەمێک دانانەی خواردنەکان زۆر خۆشن بەڕاستی ئەمە منی تەشجیع کرد زۆر و بەڕاستی هاوسەرەکەم لەگەڵ کوڕەکانمان زۆر هەمیشە ئەیان و دایکە ئەگەر شتێکی وا بکەی ئێمە هاوکارتە بین پشتت ئەبین منیش سەرەتانم ئەوێرە بەڵام دواتر هەستان پیجێکم دروست کرد بە ناوی هەنار کووکەوە لەوێوە سێرم کرد خەڵک زۆر تەڵەبی ئەکا یعنی یا پراخ و کفتەی سابوونکەرانی و کوب و ئەوانە زۆر داوا ئەکران هەستم کرد شتەکان وردە زیاد ئەکا ئەڕۆن دواتر لە ئیڤنتەکانی کاتی بەتایبەتی نەورۆزان یاخود لە پێی وەرزەکانە مناسبەکان کە ئەکرا لەگەڵ ئیڤنتەکانە بەشداری مەکرد بە پیجەکەی خۆم هەنار کووک خواردنەکانم ئەڕۆشتن هیچی نە ئەمان سەرفە بوون ئەمانە وای لێ کردم کە تەرجیعم و زیاتر خێزانەکەشم زۆر پێیان ئەوتم کە دەست پێ بکەرەوە بڕۆرە شوێنێکەوە کە گەورەیکەی ئیتر لە ڕێی کوڕە گەورەکەمەوە هاوڕێکیە بوو کە خاوەنی ئەم شوێنە جوانە بوو پێیوتم لێرە ئەگەر مەطبەخەکە بگریتە دەست و ئیشەکانمان بۆ بکەی نیش زۆرم پێخۆش بوو بەڕاستی لە ڕێگای کوڕە گەورەکەمەوە هاوڕێ جوانەکەشی کاکە سەهەند کە لێرە ئەو سەرپەرشتی ئەم شوێنە ئەکات هاتین قسەمان کرد و ڕێکەوتین منیش مەطبەخەکەم گرتە دەست بەڕاستی کە سەرەتا زۆر ئەترسام وەک سەرەتا چونکە یەکەم جارم بۆ بچمە شوێنێکی گەورەوە بەڵام پێشتر لە شوێنە بچووکەکانیشە ئیشم کردووە وەکوتم لە ئیڤنتۆکان و کۆمەڵێ شوێنی ترکە ئیشم بۆ خەڵک کردووە بەڵام دواتر سێرم کرد نانی بەیانیانم ئەڕوا خەڵک ڕازیە کە هاتن لێرە ئەمان و دگلەیتانیان دەستان خۆش بێ ستافەکەتان ئیشەکانتان جوانە خواردنەکانتان جوانە ستافەکەتان بە خزمەتن بۆی ئەمە وای لێ من کرد زیاتر تەشجیع بم بڕۆمە نانی نیۆڕەوە ئێستاش هەوڵ ئێم ئیشاڵڵا بۆ ئێواران بەڵام ئەوەی کە زۆر لەسەر ئێمە قورس بێ زستانان خەڵک زیاتر کۆ بێتەوە بە تایبەتی ئێواران ئێمە کە ئەڵێن مەطعەم عادەتەنەو شوێنانەوە ڕاهاتوین کە ئەڵێن مەطعەم ئێرە شوێنێکی بچووکە بەڵام ئێمە شوێنێکی تایبەتمان هەیە کە بەرامبەر بە خۆمانە چێشتی تیا لێ ئەنێ نیۆڕوان چێشتەکان شوێنێکی پاک و تەمیزە لەوێ چێشتەکانەکەین و ئەیهێنینە ئەمبەرەوە چونکە من مەطبەخەکەم بچووکە تەنها شوێنی نانی بەیانیە یاخود نانی ئێواران کەشتی فاست فود بێت وەکو شفتە هەمبەرگر ئەمان ناتوانم بەڵام وەکو چێژ لێ نانی گەورە بەرامبەر خۆمان شوێنێکمان چاک کردو لەوێ چێشتی نیۆڕانەکەی وەکو پێشوازیکردن لە میوانەکانمان نەتوانین لە کاتێکە پێشوازی لە 100 نەفەر بەرەو سەرەوە بکەین هەروەها بۆ ئێوارانیش کە حەفلی تایە ئێرە سەر و 100 نەفەری تایە حەفلەی خەنەبەندانە حەفلەی گواستنەوەی بووکە ئەمانە هەموو یەنە ئێرە بۆ ئێواران ئێمە وەکو ئیش لێرە بە خێزانی ئیشەکەین خۆم دوو کوڕم کچێکم هاوسەرەکەشم بەس وەکو لایەنە کۆمەڵایەتەکەی خۆمان کاتێک کە بەیانیتان نیۆڕە تەواو بین ئەتوانین بە متەناوب ئیش بکەین لەگەڵ یەکە و لەگەڵ ستافێکی جوانە یعنی بۆی کە بتوانین لایەنە خێزانەکەی خۆمان کە تێک نەچێ و بتوانین پارێزگاری لەو لایەنە بکەین هەروەکو سەرەتاژ ئاماژەم پێ کرد کە ئێمە خێزانێکی لێرە ئیشەکەین